قوتابیانی خۆشەویست لە تاوکەری بابەتی فیزیای پۆلی 12 لە بەشی شەشەم بابەتی ئەو جارەمان سۆڕی بەرگری ئۆمی پخوت موگنەبارجی پخوت و بارگەگیری بە شێوەی هاوڕێک بەستراوە بە سەرچاوێکی تەزوی گۆڕاو دەیبەستین. ئەو بەستانی سوورەکەمانە بەرگری ئۆمی پخوت موگنەبارک بارگەگیری بە شێوەی هاوڕێک بەستراوە. قوتابی لەو سوورەدا پێویستە سیفەتی سوورەکە بزانێ. یەکەم سیفاتی سوورەکەمان چییە؟ دەڵێن یەکەم سیفاتی سووڕی هاوڕێک بەستن جیاوازی ئەرک لە هەموو سوورەکە یەکسانەوە. لێرە جیاوازی ئەرچی گشتیمان هەیە. جیاوازی ئەرچی گشتی سوورەکە یەکسانە بە جیاوازی ئەرچی سەر بەرگریەکە و یەکسانە بە جیاوازی ئەرچی سەر موگنەبارک و یەکسانیشە بە جیاوازی ئەرچی سەر بارگەگیری. ئێمە ناوی لێ دەنین V چونکە جیاوازی ئەرک لە هەموو سوورەکە هەمان قیمەتی. ئەوە سیفاتی یەکەمی سوورەکەیە. سیفاتی دووەمی سوورەکە تەزوو چۆن دابەش دەبێت لە سووڕی هاوڕێک بەستن. تەماشاکەن قوتابیان، ئەگەر هەلکاریش تەزوو بکەین، تەزووی بەرگری دەکەوێتە سەر تەوری ئەکس، تەزووی موگنەبارک دەکەوێتە سەر بەشە سالبەکەی تەوری وای و تەزووی بارگەگیری دەکەوێتە بەشە موجەبەکەی تەوری وای. ئەلێرە ئاگادار بن قوتابیان، هەمیشە پاڵهێز قیمەتێکی نەگۆڕی هەیە گوتمان هەمیشەش دەکەوێتە سەر تەوری ئەکس. یعنی دەڵێن گۆشەی نێوان پاڵهێز و تەزوو لە سۆڕی بەرگری باسمان کردبوو لەوێ گۆشەی نێوان پاڵهێزی و تەزوو چەندە؟ سفرە. لە سۆڕی بەرگری ئۆمی پخوت لەوێ باس کرابوو و هەروەها لە سۆڕی بەرگری ئۆمی پخوت دەمانگوت جیاوازی ئەرک پێش تەزوو دەکەوێت بە گۆشەی 90 پلا یان تەزوو دوای جیاوازی ئەرک دەکەوێت بە گۆشەی چەند؟ ناقص پای لەسەر دوو. ئەو قسە هەردوو دروستە ئاگادار بە. توانین بڵین جیاوازی ئەرک پێش تەزوو دەکەوێت، توانین بڵین تەزوو دوای جیاوازی ئەرک دەکەوێت. و هەروەها لە سۆڕی بارگەگیری دەمانگوت جیاوازی ئەرک دوای تەزوو دەکەوێت بە گۆشەی سالب یان تەزوو پێش جیاوازی ئەرک دەکەوێت بە گۆشەی موجەب پای لەسەر دوو. ئەوە گۆشەکانە و ئەوەی ساڵێک لە ساڵەکان لە وزاری هاتبەوە گۆشەی نێوان تەزووی سەر بارگەگیری و تەزووی سەر موگنەبارێک چەندە؟ 180 پلەیە یان پای. باش، تەزوەکان هاوکەشی تەزوەکان چۆن دابەش دەبێت؟ تەطبیقی یاسای فیساگۆرس دەکا. ئای تۆتەڵ دەکاتە چی؟ ئای تۆتەڵ دەکاتە چێمان لەسەر تەوری ئەکسا ئای تۆتەڵ دووجا ژێ دووجا ژێکەمان ئای تۆتەڵە ژێ دووجا یەکسانە بە چێمان لەسەر تەوری ئەکسا ئای ئار توان و کۆ کەوانە. تەوری وایمان چێ و چێە؟ ئای سی کەم ئای ئێڵ. دەڵێین ئای سی کەم ئای ئێڵ هەمووی تواند و ئەگەر ئەو دووجا لابین دەکەوێتە ژێر ڕەجی دووجا کەواتە ئای تۆتەڵمان دەبێتە چی؟ ئای تۆتەڵمان دەکاتە ڕەجی ئای ئار تواند و کۆ ئای سی کەم ئای ئێڵ هەمووی بەتوانی دوو. ئەوە دۆزینەوەی تەزووی گشتی. ئێستا ئەگەر یاسای ئۆم تەطبیق بکەین بۆ هەریەکە لە تەزوەکان، بۆ نمونە تەزووی بەرگری چۆن بدۆزینەوە ئەگەر نەبێ ئای بەرگری دەکاتە V لەسەر R. تەزووی موگنەبارک چۆن بدۆزینەوە؟ ئای ئێڵ دەکاتە V لەسەر XL. تەزووی بارگەگر چۆن بدۆزینەوە ئەگەر نەبێ؟ ئای سی V لەسەر XC. ئەگەر ئای ئار و ئای ئێڵ و ئای سی مان هەبێ دەتوانین لە هاوکەشەی ئای تۆتەڵدا بنینەوە بۆ دۆزینەوەی تەزووی گشتی. بەس شتێکی زۆر گرنگ هەیە بیرمان نەچێ. ئەو ڤیانە هەل لە یەکەم سیفەت باسمان کرد هەمویان هەمان نرخیان هەیە. باشە، هەمویان هەمان نرخیان هەیە چونکە سوورەکەمان سوورەکی هاوڕێک بەستنە و ئەدی ئەگەر داوای ئای تۆتەڵ بکە تەطبیقی یاسای ئۆم بکەین دیسان دەکاتە V لەسەر گوتمان لە بۆ بەرگری V لەسەر R، لە بۆ موگنەبارێک V لەسەر XL، لە بۆ بارگەگیری V لەسەر XC. بەڵام لە بۆ تۆتەڵ دەڵێن V لەسەر Z. جارشکە نابێ بیرمان بچێ ئەو ڤیانە هەمویان یەک قیمەتیان هەیە لە سووڕی هاوڕێک بەستن. ئەوە دۆزینەوەی تەزووی هەر بەشێک. و ئەگەر لە پرسیار داوای گۆشەی کرد گۆشەی نێوان چێ و چێ ئای تۆتەڵ لەگەڵ V، جەماعەت تەماشا و داواکراوە بکەن ئەو سێتا گۆشەی بینی چێ و چێیە؟ ئای تۆتەڵ لەگەڵ V یان ئای تۆتەڵ لەگەڵ R. با لێرە لە بۆ بنووسم گۆشەی نێوان ئای تۆتەڵ و جیاوازی ئەرک لەسەر تەوری ئەکسە یان دەتوانین ئەوها دەری بڕین یان ئای تۆتەڵ و ئای ئار هەردووچیان هەمان داواکراوە. باشە، بەو یاسایە دەتوانین سێتا بدۆزینەوە. سێتا یەکسانە بە تان ئینڤێرسی
IC كم IL لسر IR أصلي أو ياسا لشي هاتيا تاني ثيتا يكسانا برامبر لسر تنيشت برامبر توري واي مان چيا IC و IL بوي دلين سي IC كم IL لسر IR لواني لو زاري بسيار لو بيتو بلي IC و IL بدات لقل ثيتا داوي تشد لبكا داوي IR لبكا یان ثێتات بداتێ لەگەڵ IC و IR داوای IL لێ بکە ئاگدار بە ئەو شێوازە پرسیارە مەطلوبە لە بۆ وزاری. ئەو بەنسبەت سیفەتەکانی سۆڕی هاوڕێک بەستن قوتابیە دەبێ بیزانێ. تەماشا ئەلێرەوە یاساکانم بۆ ئاسکردینەوە ئەو هەم یاساکانە دەبێت بەریکن. و یەک یاسای زۆر گرنگمە ئەویش یاسای ڕێگری گشتیە لە سۆڕی هاوڕێک بەستن. دەین با دووبارە سۆڕەکە بکەینەوە هێڵکاری تەزوەکان بکەینەوە. IR لەسەر تەوری ئەکسە گوتمان دەکاتە V لەسەر R IC لەسەر تۆری وایە دەکاتە V لەسەر XC IL ئەوش لە بەش سالبەکەیە دەبێتە V لەسەر XL و هەروەها لێرە چمان هەیە گوتمان I تۆتەڵمان هەیە ئەو دەکاتە چی V لەسەر ڕێگری گشتی. یاڵڵا بۆ زێت ئەو یاسانە بنووسین ژێمان ناوی چییە؟ ژێ دووجا لە جێ ئای تۆتەڵ دەنووسم چی؟ وی لەسەر زێت دووجا وی لەسەر زێت دووجا یەکسانە بە تەوری ئەکسمان وی لەسەر ئار دووجا کۆ وی لەسەر چمان هەیە لەسەر بەشی سەرەوە وی لەسەر ئەکسی کەم لە خوارە چمان هەیە وی لەسەر XL هەمووی بەتوانی دوو. قوتابیان ئاگادار بن لێرە چێ کوردە بنەوە هەموو ڤیەکان کوردە بنەوە چێ دەمێنێتەوە یەک لەسەر زێت دووجا لا بە لێرە یەک لەسەر زێت یەکسانە بەچی یەک لەسەر ڕێگری گشتی ئەوە یاسای ڕێگری گشتیە لە سۆڕی هاوڕێک بەستن چماوە لێرە یەک لەسەر R تواندوو کۆ کەوانە چماوە لێرە ڤیەکە ڕۆیشت یەک لەسەر XC کەم یەک لەسەر XL هەمووی بەتوانی دوو. دەتوانین ئەو هاوکێشێ بە شێوازێکی تر دەرببڕین ئەو زێتە هەڵگەڕێنینەوە ئەو ڕەگەش دەکەوێتە ژێر کرد کەواتە زێت دەکاتە چی یەک لەسەر ڕەجی وەک خۆی بنووسۆ ڕێگەکە یەک لەسەر ئار تواندوو کۆ یەک لەسەر XC کەم یەک لەسەر XL هەمووی بەتوانی دوو. ڕێگری گشتی کام ئەو یاسا لەگەڵ ئەو یاسایە کامیان بەکاربینی هەردووچیان دروستە. ئەو بەنسبەت هاوکێشەکان بابین ئەو یاساکانمان باس کرد و تێبینیەکمان هەیە لێرە چی ڕوودەدا ئەگە ثێتا قیمەتەکەی پۆزیتیڤ دەرچێ ئاگادار بن لە سۆڕی هاوڕێک بەستندا گوتمان ثێتا دەکاتە تان ئینڤێرسی IC کەم IL لەسەر IR یاڵڵا کاتێک ثێتا سێ حاڵەتمان هەیە دوو حاڵەتمان هەیە بڵێن حاڵەتی یەکەم ثێتا پۆزیتیڤ حاڵەت دووەم ثێتا نێگەتیڤ کاتێک ثێتا موجب دەبێت ئەگەر IC گەورەتر بوو لە IL بە پێچەوانە XC بچووکتر بوو لە XL ئەمە دەزانین لە یاسای ئۆم V یەکسانە بە I XL باشە IL XL I لەگەڵ X پەیوەندیان چیە پەیوەندێکی پێچەوانەیە بۆیە دەڵێن IC گەورەتر بێت لە IL یان XC بچووکتر بێت لە XL ئەگەر ئەوە ڕوویدا ئەوە سیفەتی سۆڕەکە دەبێتە سیفەتی بارگەگیری لەو بارەدا ثێتامان چی لێدێ موجب دەبێت لێ چۆن دەری دەبڕین ئاگدار بە لە سۆڕی هاوڕێک بەستن پێچەوانی لە سۆڕی هاوڕێک بەستن پێچەوانی دوایەک بەستن دەڵێن ئەگەر موجب دەرچوو دەڵێن تەزوو پێش جیاوازی ئەرک دەکەوێت بەعکسی هاوڕێک سۆڕی دوایەک بەستن و ئەگەر IC بچووکتر بێ قیمەتی ثێتام چی لێدێ سالب دەردەچێت کە سالب دەرچوو سیفەتی سۆڕەکە دەبێتە موگنەبارجی ثێتامان سالب دەبێت لە کۆتایی دەڵێن چ ئەگەر نەتیجەی ثێتا سالب بوو دەڵێن تەزوو دوای جیاوازی ئەرک دەکەوێت ئاگداری ئەو دوو تێبینی بە لە سۆڕی هاوڕێک بەستن. بابین پرسیارەکە حەلکەین لەسەرەوە تەماشا یەک پرسیارمان هەیە لە سۆڕی هاوڕێک بەستن لە کتێبەکەت با دراوەکان دیاری بکەین دەڵێن سەرچاوێکی ئەرکی گۆڕاو ئەو لەرەلەر 1 مێگاهەرتز دەبێتە دەتوان 6 هێرتز نرخی کاریگەری جیاوازی ئەرکەی ڤیەکەمان هەیە جەماعەت ئەوە ڤیە گوتمان ڤی یەکسانە ڤی لە هەموو سۆڕەکە یەکسانە هەمان قیمەتی هەیە بە سۆڕێکەوە بەستراوە کە پێک هات بوولا چی دایتەمە بەرگری
بربەستە مگونەکار بربەستە بەرگەگیری دڵە هەمویان چ بەستران ئاگداری ئێرە بە دڵە هەمیان چۆن بەستران هەمیان هاوڕێک بەستران ئەمانە هەژمار بکە یەکەمیان ڕێگری گشتی لە سوورەکە ئەمە دەزانین لە سووری هاوڕێک بەستندا یاسای ڕێگریمان چییە یەک لەسەر زێت یەکسانە بە ڕەجی یەک لەسەر ئار تواند و کۆ کەوانە یەک لەسەر XC کەم یەک لەسەر XL هەمووی بەتوانی دوو یەک لەسەر زێت یەکسانە بە ڕەجی یەک لەسەر ئارمان چەندە 300 تواند و کۆ یەک لەسەر XCمان چەندە 200 یەک لەسەر 200 کەم یەک لەسەر XLشمان 600 هەمووی بە دووجا لێرە ئەنجامی ئەو ڕێگەی دەدۆزینەوە دوولاو دینەوان دەکەین قیمەتی زێت دەبێتە 212 ئۆم ئەوە ساڵێک لە ساڵەکان لە وزاری هاتبوو داواکرای دووەم دەڵێت چم لەوە بدۆزەوە نرخی کاریگەری تەزوو بەچێوچێ IR ها سەیری داواکراوکەن IR IL IC یعنی دەڵێ هەموو لەو بدۆزەوەوانە ئەمەش گوتمان بە تەطبیق یاسای ئۆم دەڵێن IR یەکسانە بە V لەسەر R IL یەکسانە بە V لەسەر XL IC یەکسانە بە V لەسەر XC باش بیرتان نەچێ گوتمان پاڵهێز لە هەمویان یەک قیمەتی هەیە چونکە سوورەکەمان چیە هاوڕێک بستنە قیمەتی پاڵهێزمان چەندە لە هەمووی 50 ڤۆڵتە یاڵا 50 لەسەر 300 قیمەتی تەزووی بەرگرەکەمان 0.16 ئۆمە ئەمپێر و 50 لەسەر XLمان چەندە ئەوجارە 600 قیمەتی ILەکەمان 0.083 ئەمپێر و دیسان 50 لەسەر XCمان چەندە لە پرسیارەکە 200 0.25 ئەمپێر ئێستا هەریەکە لە تەزووی سەربەرگری و تەزووی مگنەبارگ و تەزووی بارگەگریمان دۆزیوە یەکشت لە بیر مەکەن پاڵهێزەکەمان کاریگەرە باشە ئەکید ئەو تەزوان هەر هەمیان دەبنەچی دەبنە تەزووی کاریگەر پاڵهێز گەورەترین بێ تەزوەکان دەبنە گەورەترین پاڵهێز کاریگەر بێ تەزوەکان دەبنە کاریگەر بابین ئەو جارە نرخی کاریگەری تەزووی گشتی بدۆزینەوە یاسایەکمان خوێن گوتمان ئای تۆتال بە یاسای فیساگۆرس دەکاتە چی ڕەجی IR تواندوو کۆ کەوانە IC کەم IL هەمووی دووجا هەرسە ئایەکەمان دۆزیەوە بادانینەوە لێرە ئای تۆتال یەکسانە بە ڕەجی IRم 0.16 تواندوو کۆ IC قیمەتی ICم چەندە 0.25 کەم 0.083 هەمووی بەتوانی دوو قیمەتی ئای تۆتەڵەکەم چەندە 0.235 ئەمپێر جەماعەت ئەنگۆ لە مەلزەمەکەی دۆزینەوەی نرخی کاریگەری تەزووی گشتی بە ڕێگای دۆم زیادکەن لای خۆتان باشە دەتوانین بە ڕێگایچکەش ئای تۆتەڵ بدۆزینەوە بەهۆی یاسای ئۆمەوە چکە زێتمان هەیە یعنی دەتوانین بڵێن چی ئای تۆتەڵ یەکسانە بە چۆن لێرە IR V لەسەر R IL V لەسەر XL IC V لەسەر XC ئەدی ئای تۆتەڵ دەکاتە چی V لەسەر کامیان هیچیان ئەدی چی زێت ڕێگری گشتی ئەو ڕێگای دووەمە باشە ڕێگای دووەم ئای تۆتەڵ یەکسانە بە ڤۆڵتێکەمان 50 ئەوەشمان 212 بوو دۆزینمانەوە ڕێگری گشتی 212 بوو قیمەتەکە هەمان قیمەتی ئەوە دەکاتەوە 0.235 ئەمپێر ئەو ڕێگای دووەم دۆزینەوەی تەزووی گشتی سوڕەکە بابین داواکرای کۆتایی دەڵێ گۆشەی جیاوازی ڕەوگەی نێوان تەزووی گشتی و جیاوازی ئەرێک بدۆزەوە ها دەتوانی لێرە بڵێ چی جیاوازی ڕەوگەی نێوان تەزووی گشتی و تەزووی بەرگرەکە لە جیاتی ئەوەی توانین بڵێ IR هەمان دەربڕین ڕاستە باشە چ بڵێ تەزووی گشتی و IR چ بڵێ تەزووی گشتی و جیاوازی ئەرێک هەردووک هەمان داواکراوە پێویستە لەو بارەدا ئەمە هاوکێشە بەکاربێنین فێتا یەکسانە بە تان ئینڤێرسی یاڵا کەوانە یەک یاسامانە بە ئەویش دەڵێن IC کەم IL لەسەر IR فێتا یەکسانە بە تان ئینڤێرسی کەوانە IC قیمەتی ICمان چەندە 0.25 کەم IL قیمەتی ILمان 0.083
IR.16 ئەنجامی کۆتایی ثێتایەکەمان چەندە؟ 45 پلە. دەڵێن لەبەر ئەوەی ئەنجامی ثێتا موجب دەرچووە دەڵێن تەزوو پێش جیاواز ئەرک دەکەی پێچوانی سووڕی دوایەک بەستن. ئەو پرسیاری 56 لەسەر سووڕی هاوڕێک بەستن. بابین بینە سەر بابەتە چیکە ئەوش سووڕی لەرینەوەی کارەباییە. یەکەم شت لەوانێ لە وزاری لە بۆت بێتەوە بڵێ ئایا سووڕی لەرینەوەی کارەبایی لە چی پێک دێ؟ لە دوو بەش پێک دێ جەماعەت. یەکەم لە بارگەگرێک و دووەمیان لە موگنە بارگێک. باش ئایا چۆن سووڕی لەرینەوەی کارەبایی ڕوودەدا؟ یەکەم هەنگاو دیت دەکەین گوتمان پێشتر لە سووڕی بارگەگری باسمان کردی ئایا بارگەگری بە چه سەرچاوێک کردداری خەزنکردنی پێ ئەنجام دەدرێ؟ شەحنکردنەوەیان خەزنکردن ئەکید بە سەرچاوی دیسی. یەکەم جار بە سەرچاوەی دیسی بارگەگرەکە بارگاوی دەکەین. باشە اینجا دێین سەرچاوەکە لا دەبین دێین ئەو بارگەگرە لەگەڵ چێ دەبەستین لەگەڵ موگنە بارگێک. دەبینین چی ڕوودەدە لە ئەنجامی ئەو سووڕەدا؟ دەبینین لە بارگەگرەکە وزە بە شێوەی بواری کارەبایی خەزن دەبێت لە ناوی. باشە لە ڕێی تلێکی گەینەرەوە ئەو وزە کارەبایەت دەگوازرێتەوە بۆ موگنە بارگەکە. یەکەم جار گوتمان چمان هەیە لەوێنی یەکەم ئەگەر تەماشاکەین کیو یەکسانە بە کیو نۆت واتە چ وزەیەکمان هەیە؟ وزەی کارەبایی. باشە ئایا وزەی موگناتیسیمان چەندە؟ لەبەر ئەوی دەڵێن ئەو تەزوەی بە کۆیلەکەدا تێپەڕ دەبێت سفرە وزەی موگناتیسیمان نییە لە هەنگاوی یەکەم. باشە ئەو جارە چی ڕوودەدا؟ ئەو وزە کارەبایی لەڕێی ئەو تەلەگەینەرەوە دەگوازرێتەوە بۆ کۆیلەکە. باشە وزە کارەباییەکە دەبتە سفر. باشە خاڵی بوونەوەی بارگەگەر ڕوودەدا. خاڵی بوونەوەی بارگەگر. خاڵی بوونەوە لە چی؟ لە بارگە یعنی ها کە دەڵێن کیو یەکسانە بە سفر یعنی بارگەگرەکە بەتاڵ بووە لە بارگە خاڵی بۆتەوە لە بارگە. ئەدی چمان هەیە لە وێنەیەدا؟ لە وێنەی دووەم چمان هەیە؟ لەبەر ئەوی دەڵێن ئای یەکسانە بە ئای مەگزیمەم کەواتە چمان هەیە؟ تەنها وزەی موگناتیسیمان هەیە. وزەی کارەبایی چەندە لێرە؟ سفرە. جارێکی تر ئەو وزە موگناتیسیە دەچێتەوە بۆ بارگەگرەکە بە شێوەی بواری کارەبایی بە شێوەی وزەی کارەبایی کۆ دەبتەوە. دیسان وزە موگناتیسیەکە دەبێتەوە سفر. یعنی لە وێنەی سێیەم دیسان وزەی کارەباییت هەیە وزەی موگناتیسی چەندە؟ سفرە. ئەو لەرینەوەی پێی دەڵێن سووڕی لەرینەوەی کارەبایی. ئەو ئاڵوگۆڕی وزەیە لە بینی بارگەگر و موگنەبارێک پێ دەڵێن چی؟ پێی دەڵێن سووڕی لەرینەوەی کارەبایی. ئەجە لێرە پرسیارێکی زۆر گرنگ هەیە. ئایا سووڕی لەرینەوەی کارەبایی هەتای بەردەوام دەبێت؟ بە دڵنیاییەوە نەخێر. بۆچی؟ چونکە ئەو کۆیلا موگنەبارکی پخوت نییە واتە بەرگری هەیە ئاڕی هەیە. ئار ئیشی چییە؟ ئەو وزە کارەبایی و موگناتیسە دەگۆڕێ بۆچی؟ بۆ وزەی گەرمی. ئیشی بەرگری کۆیلەکە چییە؟ ئاری کۆیل ئیشی چییە؟ وزەی کارەبایی و موگناتیسیەکە لەرینەوەکان بڵین بەگشتی وزەکە دەگۆڕێ بۆچی؟ بە وزەی گەرمی. کەواتە ئەگەر لەو تاتۆ لە ئیمتحانێ ئایا لە سووڕی لەرینەوەی کارەباییدا ئەو لەرینەوەی بەردەوام دەبێت؟ دەڵێ چی؟ دەڵێ بەرەبەرە وزەکە لە ڕێی بەرگری تەلی کۆیلەکەوە دەگۆڕێ بۆچی؟ بۆ وزەی گەرمی. باشە ئەجە لێرە تەماشە دەقی شەرحەکەکەن دەڵێن چی؟ سووڕی لەرینەوەی کارەبایی لە چ پێک دێ؟ یەکەم لە موگنە بارگێک دووەم لە بارگەگر. بە جۆرێک وزەی کارەبایی لە بارگەگرەکە دەچێتە موگنە بارگەکە بە شێوەی وزەی موگناتیسی کۆ دەبێتەوە. باسمان کرد. وەجارێشتر وزە موگناتیسیەکە بە شێوەی بواری کارەبایی دەگەڕێتەوە بە بارگەگرەکە. ئاها لێرە دەڵێ چی جەماعەت؟ دەڵێن بەڵام گرنگە زۆر ئەو خەڵە ئەم لەرینەوەیە بەردەوام نابێت بۆی بوونی چی؟ ئاری کۆیلەکە. چونکە بەرەبەرە وزەکە چی لێ دەکا؟ بەرەبەرە وزەکە دەگۆڕێت بە وزەی گەرمی. وزە بە فیڕۆ دەچێ. یاڵڵا چی بکەین باشە بۆ ئەوی سووڕی لەرینەوە بەردەوام بێت لە لەرینەوە؟ چ بکەین باشە؟ دێین سەرچاوەیەکی AC جەماعەت ئاگدار بن. سووڕەکە لەرەلەرێکی خۆی هەیە. باشە پێی گوتمان سووڕی لەرینەوەی کارەبایی وە سەرچاوەی AC ئەویش بە هەمان شێوە چی هەیە؟ لەرەلەر. ئێستا چەند لەرەلەرمان هەیە؟ دوو. یەکەیان هی سووڕەکەیە ئاڵوگۆڕی وزەکەیە لە بینی موگنەبارگ و بارگەگر و دووەمیان سەرچاوەکە لەرەلەری هەیە. ئەگەر بین سەرچاوێکی AC لە سووڕەکە ببەستین بە شێوەیەکی دوای یەک بەستن. ئەگەر لەرەلەری سووڕەکە
لەرەلەری سوورەکە یەکسان بێت بە لەرەلەری سەرچاوەکە. ئەو کردارە پێی دەڵێن زرینگانەوەی کارەبایی. باشە دەڵێن بۆ ئەوەی وزەی سوورەکە بە نەگۆڕی بهێڵینەوە پێویستە سەرچاوێکی تەزووی گۆڕا و ئاگدار بە، چکە دەبێت لەرەلەری هەبێ بۆ زرینگانەوە دروستکەینەوە پێویستە سەرچاوی تەزووی گۆڕا و لە سوورەکە ببەستین. کاتێک لەرەلەری سەرچاوەکە هی ئەیسیەکە یەکسان بێت بە لەرەلەری سوورەکە، ئەو سوورە دەکەوێتە باری زرینگانەوەی کارەبایی. ئاگدار بە ئەو خاڵش زۆر گرنگە. ئێستاگەر لەو وێنەیە پرسیار کرد لەبێتەوە لە وزاری لە کام لە وێنانەی خوارەوە خاڵی بوونەوەی بارگەگەڕ دروست بووە، ئەمە کام وێنە هەڵدەبژێرین؟ ئەو وێنەی هەڵدەبژێرین کە کیوتیدا چەندە؟ کیوتیدا سفرە. یان لۆ دێتەوە لە کام لە وێنانی خوارەوە وزەی کارەباییمان هەیە، وزەی کارەبایی بوونی هەیە، کیو یەکسانە بە کیونۆت، کیو یەکسانە بە کیونۆت. ئەدی وزەی بووناچی لەو دوێنەیە ئای سفر وزەی بووناچی چەندە؟ وزەی بووناچی سفرە. لەرینەوەی کارەبایی چییە؟ ئەگەر پێناسەت لە بۆ هاتەوە یان کرا پێناسا ئەوە بە شێوەی هەڵبژاردن هاتەوە دیاردەی ئاڵوگۆڕکردنی وزەیە لە نێوان موگنەبارگ و بارگەگر لە سووری کارەباییدا. لە بارگەگرەکە وزە بە شێوی چمان هەیە؟ بواری کارەبایی. ئەدی لە موگنەبارگەکە وزە بە شێوی چمان هەیە؟ بواری موگناتیسی. ساڵێک لە ساڵەکانەوە پرسیار هات بووە سوودی لەرینەوەی کارەبایی چییە؟ بنچینەی ئیشکردنی هەموو دەستگاکانی ناردن و وەرگرتنە. لە چ شتێک ناردن وەرگرتمان هەیە؟ رادیۆ، تەلەڤیزیۆن، مۆبایل. باشە بەس یەک شتی لێرە زیاد دەکەین ئەو کردارە چۆن ڕوودەدا؟ کردداری سافکردنی پێ دەڵێن. سافکردن جەماعەت تەماشا وشەیە بکەن ئەوە هات بەوە. سافکردن چۆن ڕوودەدا؟ دەنووسین بەهۆی زرینگانەوەی کارەبایی. زرینگانەوەی کارەبایی چییە؟ لەرەلەری سەرچاوە یەکسان بێ بە لەرەلەری سوورەکە. باشە بابین سیفەتەکان ئایا ئەگەر سوورێکمان هەبوو کەوتە باری زرینگانەوە چی ڕوودەدا؟ سیفەتەکانی چین؟ سیفەتی یەکەم لە سووری زرینگانەوەی کارەباییدا سووری لەرینەوەی کارەبایی لە باری زرینگانەوە نقطەی زۆر گرنگمان هەیە. چی ڕوودەدا؟ ئاگدار بن جەماعەت هەمیشە XL یەکسان دەبێ بە XC. باشە چی ڕوودەدا ئەگەر XL و XC یەکسان بوون؟ بین لە یاسای زێت دابنینەوە ڕێگری گشتی ڕەجی R22 کۆ XL کەم XC هەمووی بەتوانی دوو. یاڵە جەماعەت چی ڕوودەدا ئەگەر XL و XC یەکسان بن؟ ئەو دوو یەکسان بن کەمی کەیەوە چەندەکە ئەنجامەکەی؟ سفر. ڕەگ لەگەڵ دووجا دەڕوا چی دەمێنێتەوە؟ زێد یەکسان دەبێ بە R. ئەوە یەک گرنگە ئاگدار بە. خاڵە چکە لە سووری لەرینەوەی کارەباییدا VL لە سووری لەرینەوەی کارەبایی لە باری زرینگانەوە VL یەکسانە بە VC. باشە بابین ئەوش لە یاسەی VTotal دابنینەوە لە سووری دوایەک بەستن. VTotal یەکسانە بە ڕەجی VR22 کۆ VL کەم VC هەمووی دووجا. یاڵە جەماعەت ئایا ئەگەر VL و VC یەکسان بن کەمیان کەینەوە چەندەکە ئەنجامەکەی؟ سفر دەکا و ڕەگ لەگەڵ دووجای دەڕوا چێ دەمێنێتەوە؟ دەنووسین لە سووری لەرینەوەی کارەباییدا لە باری زرینگانەوە VTotal هەمیشە قیمەتەکەی یەکسانە بە چی؟ یەکسانە بە VR. خاڵێکی تر جەماعەت ئاگدار بن کە لێرە دەڵێن زێد یەکسانە بە R ڕێگری کەمترین بڕی دەبێت. پێشتر ڕێگری لە چێ پێک دەهات؟ لە R و XL و XC. بەڵام لێرە ڕێگری گشتی قیمەتی چێ وەردەگرێت؟ قیمەتی بەرگری وەردەگرێت. باشە وە خاڵێک کەمان هەیە ئایا ثێتا چەندە؟ گۆشە چەند لە نێوان جیاوازی ئەرگ و تەزوو لە سووری زرینگانەوەی کارەبایی؟ بە پێی یاسا ثێتا یەکسانە بە تان ئینڤێرسی XL کەم XC لەسەر R یان ثێتا یەکسانە بە تان ئینڤێرسی VL کەم VC لەسەر VR. ئەمە گوتمان لە سووری لەرینەوەی کارەبایی لە باری زرینگانەوە XL و XC یەکسانن کەم کەوە دەکات سفر. ئەنجامی ثێتا چەندە؟ سفرە. ئەوەش بە هەمان شێوە گوتمان VL و VC یەکسانن کەمی کەوە دەکات سفر کەواتە ئەنجامی ثێتا چەندە؟ سفرە. ئەگەر لۆ هاتەوە لە وزاری گۆشەی نێوان
جیاوازی ئەرچی گشتی و تەزوو چەندە لە سوڕی لێرینەوەی کارەبایی لەباری زرینگانەوە دەڵێ گۆشەمان چەندە سفرە ئەوەش خاڵەچکە و جەماعەت بەنسبەت هاوکێشەکەی ئایا هاوکێشەی تەزوو جیاوازی ئەرک لە سوڕی لێرینەوەی کارەبایی لەباری زرینگانەوە چی لێدێ ئاگدار بن لێرە دەڵێن مادەم ڕێگری سیفاتی بەرگری وەردەگرێ کەواتە لە سوڕی پێشتر خوێندیتمان لە سوڕی بەرگری هاوکێشەکانی هەمان هاوکێشی سوڕی بەرگری دەبێت ئاگدار بن کەواتە ئای دەکاتە چی لە سوڕی بەرگری پێشتر خوێندبوومان ئای ئێم ساینی ئۆمێگاتی و جیاوازی ئەرک دەکاتە چی VM ساینی ئۆمێگاتی ئەگەر بەبیرە دێ سۆری مگونەبارێک دەمانگۆ زائید پای لەسەر دوو سۆری بارگەگری دەمانگۆ ناقص پای لەسەر دوو بەڵام لە سۆری بەرگری دەمانگۆ چی VM ساینی ئۆمێگاتی بۆچی وایە بۆچی زائید ناقص نەکرا لەگەڵ پای لەسەر دوو چونکە ڕێگری گشتی سیفەتی چێ وەردەگرێ سیفەتی بەرگری وەردەگرێ بۆیە هاوکەشەی جیاوازی ئەرک و تەزوو بۆ شێوێنە باشە ئێستا خاڵچکەمان مایە ئایا لەرەلەری زرینگانەوە دەکاتە چی هاوکەشەی لەرەلەری زرینگانەوە چییە چۆن سەلمادنی هاوکێشەکە بکەین ئەمە گوتمان لە سۆڕی لەرینەوەی کارەبایی لەبارەی زرینگانەوەدا XL یەکسانە بە XC با یاساکانیان بنووسین یاڵا XL دەکاتە چی 2 پای FL XC دەکاتە چی 1 لەسەر 2 پای FC دوولاو دینەوەم کە 2 پای L کە بەژێرە Fەکەش بینە ئێرە دەبێتە چیەوە دەبتە F دوو جا یەکسانە بە 1 لەسەر 2 جاران 2 4 پای جاران پای توان 2 L جاران C LC باشە ئەگەر ڕەجی دووجار لە بۆ هەردوو لای وەگرین هاوکێشەکەمان چی بەسەر دێ دووجا دەڕوا ئەوەش دەڵێن 1 لەسەر 4ەکە دەبێتە 2 لە ژێڕک دێتە دەرێ پای دووجاکە دەبێتە پای دێتە دەرێ لە ژێڕک بەس چێ لە ژێڕک دەبینێتەوە L لەگەڵ C باشە بابزانین ئەو لەرە چی پێی دەڵێن لەرەلەری زرینگانەوە ئەگەر لە ئیمتحانەداوی چی کرد لەرەلەری سوڕەکە لەباری زرینگانەوە لەرەلەری سوڕەکە لەباری زرینگانەوە بەڵام ئەگەر لە ئیمتحانێ داوای گۆشە خێرایی سوڕەکەی کرد لەباری زرینگانەوە 2 پای بینە ئێرە دەبتە چی دەبتە 2 پای F 2 پای Fش دەبێتە ئۆمێگا کەواتە ئۆمێگا دەکاتە چی 1 لەسەر ڕەجی LC هەتا ئێستا لە وزاری نەهاتۆ ئەگەر هێت لە پرسیار داوای ئۆمێگا بکە ئاگدار باشە ئەوە سیفەتەکان جەماعەت تەماشاکەن سیفاتی یەکەم VL یەکسانە بە VC VT یەکسانە بە VR XL یەکسانە بە XC گوتمان ڕێگری قیمەتی R وەردەگرێت قیمەتەکەی دەبتە کەمترین قیمەت و ڕێگەی نێوان ڤۆڵتی و تەزومان چەندە 0 پلەیە ئەوە یاسای لەرەلەر ئەوە یاسای گۆشە خێرایی ئەوەش هەردوو هاوکەشەی جیاوازی ئەرک و تەزوو تێبینی کۆتایی دەڵێتی کاتێک سوڕێکی دوایەک بەستن کەوتە باری زرینگانەوە ئاگدار بە پەیوەندی نێوان V لەگەڵ I پەیوەندێکی پێچەوانەیە زێت چی لێ دێ دەبتە کەمترین قیمەت کەواتە تەزوو زیاد دەکات هەرچەندە لە کتێبەکەت هاوڕێک بەستن باس نەکرایە بەڵام کاتێک سوڕێکی هاوڕێک بەستن بکەوێتە باری زرینگانەوە عکس ئاگدار بن زێت قیمەتەکەی چی لێ دێ زێت زیاد دەکات و تەزووی سوڕەکە چی لێ دێ کەم دەکات ینی زێت لە سوڕی دوایەک بەستن و هاوڕێک بەستن لە باری زرینگانەوە پێچەوانی یەکتریە ئەگەر دوایەک بەستن کەوتە باری زرینگانەوە زێت قیمەتەکەی دەبتە کەمترین قیمەتی چێ وەردەگرێ قیمەتی R وەردەگرێ باشە و تەزوو زیاد دەکات لە سوڕی هاوڕێک بەستن کردارەکە چییە کردارەکی پێچەوانەیە تەماشا پرسیارە بکەن دەڵێتی ئەگەر قیمەتی بارگەگرمان 0.25 مایکرۆفاراد بێت C یەکسانە بە 0.25 جاران دەتوان سالب 6 فاراد و ئەگەر ئێڵەکەمان هاوکۆلکی خوندنەکاری 0.5 ملی هێندری بێ 0.5 جاران دەتوان سالب 3 هێندری دەڵێ لەرەلەری زرینگانەوەم لەو بدۆزەوە ئاگدار بە لەرەلەری زرینگانەوە یاساکەمان چییە F یەکسانە بە تازە نووسیمان 1 لەسەر 2 پای ڕەجی LC مادەم باسی زرینگانەوەی کردی ئاگدار بە مەرجەکان جێبەجێ دەکەی یەکسانە بە 1 لەسەر 2 پای ڕەجی Lم چەندە 0.5 جاران دەتوان سالب 3 سیم چەندە 0.25
دەتوان سالب 6 ئەوە ئێفەکە دەردەچی دەڵێن ئەوەندا هێرتزە. تەماشا ئەو پرسیارەی بکەن. ئەو پرسیارە لە وزاری هاتبوو جەماعەت پرسیارێکی گرنگە و ئاسانیشە زۆر، بەڵام تەرکیز ڕەجا ئەم تەرکیزی پرسیار بکە بزانە باسی زرینگانەوە دەکەیاننا. ئەگەر باسی زرینگانەوەی کرد ئەتۆ بە پێی پێویستی خۆت مەرجەکان جێبەجێ دەکەی. باشە بۆ نمونە لەو پرسیارە دەڵێ ئەگەر ئەو سوڕەی خوارەوە ئەو سوڕەی لە خوارەوە دیارە لە باری زرینگانەوە بێت، دیار بکە لای خۆت ئەگەر ئەو سوڕەمان لە باری زرینگانەوە بێت ئایا توندی تەزووی کاریگەری گۆڕاو چەندە؟ ئای ئیمان بدۆزەوە. داوای چمان لێ دەکا ئای ئی. جەماعەت ئەگەر بەبیرت بێ پێشتر دەمانگوت ئەگەر زرینگانەوە نەبایە دەمانگۆ ئار ئێڵ سیمان هەبایە چمان دەدۆزیەوە ئار ئێکس ئێڵ ئێکس سی. پاشەوی چمان دەدۆزیەوە ڕێگریمان دەدۆزیەوە. پاشەوی چ بوو؟ ئایمان دەدۆزیەوە. ئای دەکردە چی؟ ڤی ئی تۆتاڵ دابەشی چی؟ زێت. یعنی ئەگەر ئەو پرسیارە زرینگانەوە نەبی هەنگاوەکانی پێشوو جێبەجێ دەکەین. باشە ئێکس ئێڵ و ئێکسی دەدۆزینەوە، ڕێگری دەدۆزینەوە، دادەنینەوە، ئای دەدۆزینەوە. باشە بەڵام لەو پرسیارەدا پێمان دەڵێ لەباری زرینگانەوە باش ڕاستەخۆ یاسای کۆتایی بنووسین. ئای کاریگەری سوڕەکە دەکاتە ڤی ئی تۆتاڵ دابەشی زێت. باش ئایا لەو سوڕەدا قیمەتی زێتمان هەیە؟ نەخێر، بەڵام سی و ئێڵمان هەیە لەگەڵ ئار. بەڵام لێرە باسی چی کردیا؟ دەڵێ سوڕەکەمان چییە؟ لەباری زرینگانەوەی ئاگداری ئەو هەنگاوە کە دەڵێ لەباری زرینگانەوە ناچی زێت بدۆزیەوە. ئەدی قیمەتی زێت دەکاتە قیمەتی چێ؟ قیمەتی ئار. ئاگداری ئەو فکرێ بە یعنی ئیشەکەی زۆر ئاسان کردی لێرە. کەواتە ئای ئی دەکاتە چی؟ ڤی ئی تۆتاڵمان چەندە؟ دراوە 220 ڤۆڵت دابەشی زێت دراوە. بەڵێ دراوە چونکە زێت مادەم زرینگانەوەیە ڕاستەخۆ قیمەتی چێ وەردەگرێت؟ قیمەتی ئار وەردەگرێت. کەواتە دەڵێن 220 دابەشی 22 ئەنجامەکەی دەکاتە چەند؟ دەکاتە 10 ئەمپێر. ئەوە قیمەتی تەزووی کاریگەر لە سوڕی زرینگانەوە. جەماعەت دوو تێبینیمان هەیە یاسای پەیوەندیە لە بینی لەرەلەری زرینگانەوە لەگەڵ بارگەگری لەگەڵ بارگەگر وە لەرەلەری زرینگانەوە لەگەڵ هاوکۆلکی خودنەکاری. ئەمە پێش هەموو شتێک یاسای لەرەلەری زرینگانەوەمان چ بوو؟ 1 لەسەر 2 پای ڕەجی ئێڵ سی. جەماعەت ئاگادار بن ئەمە دەزانین یا پەیوەندی لێنەوەن F لەگەڵ سی پەیوەندێکی پێچوانێ بەڵام ڕەگ لە بینیان هەیە. کاتە بڵین لەرەلەری کۆتا دابەش لەرەلەری سرەتا یەکسانە بەدەی بڵین ڕەجی چی هەڵگەڕاوی سی وەردەگرین C1 دابەشی C2 لەگە ئێڵش بە هەمان شێوە دەتوانین دروستیکەین. کاتێک پەیوەندێکە لەگەڵ سی بێ ئەوە هاوکۆلکی خوندەکاری نەگۆڕ دەبێ. کاتێک پەیوەندێکە لەگەڵ ئێڵ بێ بارگەگری نەگۆڕ دەبێ. باشە ئێستا پرسیارێکمان هەیە کە چەند جارێک لە وزاری هاتەوە تەماشا پرسیارە بکەن. دەڵێ پرسیارەکەمان چییە؟ سوورێکی زرینگانەوە پێک هاتووە لە کۆیلێکی موگنەکار و بارگەگرێکی گۆڕاوە. تەماشاکەن لە چ پێک دێ؟ ئێڵ لەگەڵ سی بەڵام چمان گۆڕاوە؟ سیەکەمان گۆڕاوە. باشە ئەگەر بارگەگریەکەمان C1 400 مایکرۆفاراد بێ و C2 100 مایکرۆفاراد بێ ئایا لەرەلەری سوورەکە چی لێ دێ؟ یعنی بارگەگری کەمی کە دێکەواتە لەرەلەر دەبێ زیاد بکە. لەرەلەری سوورەکە چی لێ دێ؟ یعنی F فاینەڵی دەبێ. چەند هێندی F ئینیشەڵ؟ ئەمە یاسامان چی گوتم پەیوەندێکی پێچەوانەمان هەیە. F2 دابەش F1 یەکسانە بە ڕەجی C1 دابەشی C2 F2 دابەشی F1 یەکسانە بە ڕەجی C1 مان چەندە؟ 400 مایکرۆفاراد C2 مان چەندە؟ 100 مایکرۆفاراد. ئەگەر دەڵێ مامۆستا پێویست دەکەم یەکەکەی بگۆڕم مایکرۆ نەشی گۆڕی ئاساییە بشی گۆڕی هەر هەمان وەڵام دەردەچێت. مایکرۆفاراد لەگەڵ مایکرۆفاراد سفرەکان دەڕۆن ڕەجی چواریش چەندە؟ 2 کەواتە F1 لەسەر F2 دەکاتە F2 لەسەر F1 بورن دەکاتە 2 کەواتە F2 دەکاتە چی؟ 2 ئەوەندەی F1 کەواتە ئەگەر بارگەگری کەم بکات لەرەلەری سوورەکە چی لێ دێ؟ لەرەلەری سوورەکە زیاد دەکات. لە وزاری پرسیارە هاتبەوە چی لێ کردبوو؟ ئەو سەتەی کردبووە 1600 مایکرۆفاراد. یاڵڵا با ئەو پرسیارش هەڵکەینەوە. F2 لەسەر F1 یەکسانە بە ڕەجی C1 400 مایکرۆفاراد C2 1600 مایکرۆفاراد. مایکرۆفاراد لەگەڵ یەکتی دەڕەوە سفرەکان دەڕۆن 4 دابەش 4 یەک ئەوەش دەکاتە 4 کەواتە F2 لەسەر F1
یەکسانە بە ڕەجی یەک لەسەر چوار ئەوە دەکاتەچی F2 لەسەر F1 یەکسانە بە یەک کە دێتە دەرێت چوارەکەش دەبێتە دوو کەواتە دەکاتە چەند دەکاتە یەک لەسەر دوو کەواتە لێرە لەمەوە دەڵێن چی F2 دەکاتە نیو ئەوەندەی F1 باشە یعنی ئەگەر بارگەگری زیاد بکە لەر چی لێدێ لەر کەم دەکات پرسیاری دواتر چمان هەیە پرسیاری 52 جەماعەت لقی ئەلفەکەمان هەلکرد بوو چونکە پەیوەندی بە بابەتی پێشوو هەیە لقی باەکەی زۆر ئاسانە تەماشا دیقەت دەن ئێڵمان هەیە و هەروەها چیتکەمان هەیە سی داوای چ دەکا لەرەلەری ئەو تەزوە گۆڕاوە چەندە لە باری زرینگانەوە مادەم داوای لەرەلەری زرینگانەوەی کردیا F دەکاتە یەک لەسەر دوو پای ڕەجی LC باشە F یەکسانە بە یەک لەسەر دوو پای ڕەجی ئێڵەکەمان چەندە 15 جارێن دەتوان سالب سێ جاران سیمان چەندە 200 جاران دەتوان سالب 6 ئەوەی هەموو لێک دەدەینەوە قیمەتی ئفەکەمان لۆ دەردەچی قیمەتی F دەنووسین هێرتس باشە ئەو بەنسبەت پرسیاری 52 پرسیاری دواترمان هەیە پرسیاری دواتر پرسیاری 53 کۆیلێکی مۆبنەکار بەرگەی ئۆمیەکەی ئاڕی کۆیل چەندە 80 ئۆمە بربەستە مۆبنەکاریەکەی XL 60 ئۆمە بە جیاوازی ئەرکێکی گۆڕاوە بەستراوە کە نرخی کاریگەرێکی ئەو ڤیتۆتەڵی کاریگەر چەند دەویان 200 ڤۆڵتە و لەرەکەی F 60 هێرتزە با بزانین پرسیارەکە داوای چمان لێ دەکات پرسیارەکە داواکراو یەکەم دەڵێ ڕێگری سوورەکەم لە بدۆزەوە باشە ئەمە یەکەم جار یاسای سۆڕی دوای گوتن مادام ئاگادار بن جەماعەت ئەو کۆیلەمان مگونەبارکی بخۆت نییە یعنی ئاڕی کۆیلمان هەیە ئاڕی کۆیل لەگەڵ ئێڵ هەمیشە وەکو سۆڕی دوای گوتن تەعامل لەگەڵ دەکەین ئاگادار بە یعنی حسابی هەر کاتێک کۆیلەکەت بەتەنها بوو باسی هاوڕێک بەستنی نەکردبوو بەس کۆیلەکەت مگونەبارکی بخۆت نەبێ یعنی بەرگری هەبێ ئەو سۆڕە وەکو سۆڕەتی دوای گوتن تەعاملی لەگەڵ دەکەین کەواتە بۆ دۆزینەوەی زێت دەکاتە ڕەجی R تواندو کۆ XL تواندو یەکسانە بە ڕەجی ئارەکەمان چەندە 82 جا کۆ ئەومان چەندە 62 جا دەین لە پرسیاری 53 دا قیمەتی زێتمان 100 ئۆمە 100 ئۆم لە قیبە ئەداوای چمان لێ دەکات دەڵێت توندی تەزوی کاریگەری سوورەکە بدۆزە IE ئەمە گوتمان ئەگەر زێتمان هەبێ ئەو ئاسانە IE دەکاتە چی VE تۆتەڵ دابەشی زێت جەماعەت لقی ئەلف و بە هیچ باسی زرینگانەوە نەکرێ وەکو پێشوو ئەمە پرسیارەکەی هەڵ دەکەین باشە VE تۆتەڵمان چەندە لە پرسیارەکە 200 دەڵێن 200 دابەشی زێتمان دۆزی و ڕێگری 100 ئەوە دەکاتە 2 ئەمپێر لقی جیم گرینگە زۆر ئاگدار بە لقی جیم و لقی دال زۆر گرنگن لە بۆ وساری لە بۆ ئوساڵ لقی جیم دەڵێتی بارگەگری ئەو بارگەگرە چەندە کە پێویستە لە سوورەکەدا بە دوایەک بەستێت بۆ ئەوی سوورەکە بکەوێتە باری زرینگانەوە داوای چی لەمە کردیا قیمەتی سی جەماعەت ئەمە دەزانین بۆ ئەوی قیمەتی سی بدۆزینەوە پێویستمان بە ئەکسیە بەڵام کوا لە سوورەکە ئەکسیمان هەیە نەخێرنیمانە بەڵام بەدیلی ئەکسی چمان هەیە XLمان هەیە ئەمەش گوتمان لە سوورەی زرینگانەوەدا هەمیشە XL یەکسانە بە XC باشە یاڵا XC دەکاتە چی یەک لەسەر دوو پای FC شوێنیان بگۆڕن C دەکاتە چی یەک لەسەر دوو پای F لەجێ XC دەنووسم چێ XL بۆچی چونکە هەمان قیمەتیان هەیە بۆچی هەمان قیمەتیان هەیە چونکە پێمان دەڵێت چێ پێمان دەڵێ باری زرینگانەوە یعنی لەجێ XC قیمەتی چێدا دەنینەوە XL یەکسانە بە یەک لەسەر دوو پای جاران Fمان چەندە 60 جاران XLمان چەندە گوتمان قیمەتی XL دا دەنینەوە XC بەخۆی 60 یەکسانە بە 44 جاران دەتوان سالب 6 فارات ئەگەر ئەوی بگۆڕین لە بۆ مایکرۆفارات لەوانەیە لە وزاری داوای سی لێ بکە لە ئەنجامەکان بیکاتە مایکرۆفارات دەتوان سالب 6 لا دەبین دەبێتە چی
44 مايكرو فاراد ئەوە لقیتیم لقیدال داوای چمان لێ دەکا هاوکێشەی توندی ساتی تەزوی تێپەڕ بوو دیسان دەڵێ لەباری زیرینگانەوە جەماعەت ئاگدار بن ئەمە هاوکێشەی تەزومان هەبوو گوتمان لەباری زیرینگانەوە ئای دەکاتە چی ئایم ساینی ئۆمێگاتی باشە هەمومان فێربووینە پێشتر کە چۆن هاوکێشە ئەگەر داوای هاوکێشە کرد چی دەکەین دوو شتمان پێویستە ئۆمێگا لەگەڵ ئایم باشە ئۆمێگا دەکاتە چی 2 پای F یەکسانە بە 2 پای جاران Fمان چەندە 60 دەکاتە چەند 120 پای ڕاد لەسەر چرکە ئەو ئۆمێگام حازر کرد چێ ماوە ئایم جەماعەت لە بۆ دۆزینەوەی ئایم لەوانێ بڵێ مامۆستا ئای کاریگەرم هەیە دەڵێ مامۆستا ئای کاریگەرم هەیە ڕاست دەیکەمە ئایم نەخێر ئەو ئاگادار بە ناتوانانی ئەو ئای بەکاربێنی چکە لقی بە کە ئایمان دۆزیتەوە سوڕەکەت لەباری زیرینگانەوە نییە دەبی جارش کە بێم چکەم ئای بدۆزمەوە دەڵم ئای یەکسانە بە VE تۆتال دابەشی چێ زێت ئای یەکسانە بە VE تۆتالم چەندە 200 دابەشی ئایا دێ قیمەتی زێت بەکاردێنیم لێرە نەخێر بە هیچ شێوەیەک ئاگدار بە مادام دەڵێ لەباری زیرینگانەوە زێت قیمەتی خۆی لەدەست دەدا قیمەتی ئار وەردەگرێ یعنی قیمەتی زێت لە لقەی بەکارناین ئاگدار بە دەبێت چێ دانینەوە لە لقی جیم لە زیاتی زێت قیمەتی چێ دادەنینەوە قیمەتی ئار دادەنینەوە یعنی ئاری کۆیلەکە دادەنینەوە چەندە هەشتایە بۆچی هەشتای دادەنینەوە چکە سوڕەکەمان چیە لەباری زیرینگانەوە چی ڕۆدەدا لەباری زیرینگانەوە زێت قیمەتی خۆی نامێنێ قیمەتی چێ وەردەگرێ سیفاتی ئار وەردەگرێ و نرخەکەشی دەبێتە نرخی ئار یاڵا ئای دەکاتە چی 200 دا بەش هەشتا دەکاتە 2.5 ئەمپێر ئەگەر ئایم بدۆزینەوە دەکاتە ئای جاران ڕەجی 2.5 ڕەجی 2 ئەمپێر دین لە هاوکەشی دادەنینەوە ئای ساتی یەکسانەوە لە جێ ئایم دەنووسم چی 2.5 ڕەجی 2 ساینی ئۆمێگامان دۆزیەوە 120 پای تی ئەو هاوکەشی سوڕەکەیە لەباری زیرینگانەوە